و دەربارەی حکمی خواردنەوەی ئارەق چی بەڕێزان؟ دوو حاڵەتە. ئەو کەسە کاتێک کە دەیخواتەوە پەنا بەخوای گەورە قەناعەتی وابی حەڵاڵە، ئەوە بە یەکدەنگی زانن ئەو کەسە کافر بووە و لە دینی ئیسلام هەڵگەڕاوەتەوە. بەڵام کەسێک بیخواتەوە دەزانی حەرامە، تاوانێکی گەورەیە، ئەوە لەسەر بۆچوونی دروستی زانیان عەقیدەی ئەهلی سوننە و جەماعە پێ کافر نابی ئەوە، بەڵام تاوانێکی زۆر گەورەشی کردووە. بەڵام لای خەواریزەکان و موعتەزیلەکان کە دوو کۆمەڵی زۆر توندڕە و گومڕان دەڵێن ئەو کەسە پێ کافر دەبی و لە دین دەردەچی. بەڵام نەخێر، مادەم ئەو کەسە حەڵاڵی نەکا هەر لە چوارچێوەی ئیسلام دەمێنێتەوە. بەڵام باباش بزانین تاوانێکی گەورە و کەبائیری ئەنجام داوە. ڕەنگە لێرەدا پرسیارێ بکرێت، برێ کەسی وا هەیە جاروێ بتڵێک دوو بتڵ دەخواتەوە پێ بێهۆش نابی؟ بەڵێ پێ بێهۆش نابی، لێ ڕەهاتووە. ئەگەنا کەسێشکە بیخوا هەر پێ بێهۆش دەبی. بۆیە مادەم ئینسان زۆرەکەی بخواتەوە پێ بێهۆش دەبی، یەک قەترەش لێ بخۆی هەر حەرامە. بۆیە پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ما ئەسکەرە کەثیرۇه فەقەلیلۇه حەرام. دەفەرمی هەر شتێک مرۆڤ زۆری لێ بخواتەوە پێ بێهۆش بی، ئەوە کەمەکەشی پێ بخوات هەر بێهۆش دەبی. گاو بەڕێزان، کابرا بتڵێک بخوا نەعوذ بالله، قومێک بخوا، قەترێک بخوا، مادەم زۆرەکەی پێ بێهۆشت دەکا هەر حەرامە پەنا بەخوای گەورە. ئەوە دەربارەی حکمەکەی.